از اول بچگی من دست به زغال می‌زدم. دوجار ئێران عەلیڕەزا ئەکبەری ئەو بەرپرسە ئەمنیەی خۆی لە سێدارەدا کە چەند ڕۆژێک لەمەوبەر تاوانی سیخوڕی بۆ بەریتانیای ئاراستە کرد. دوای چەند ڕۆژێک لە بڵاوبوونەوەی دەنگۆی دەستگیرکردنی عەلیڕەزا ئەکبەری یاریدەدەری وەزیری بەرگری پێشووی ئێران لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا ڕۆژەی چوارشەمەی ڕابردوو ئاژانسی هەواڵی میزانی سەربەدەسەڵاتی دادوەری ئێران بە فەرمی بڵاوی کردەوە. عەلیڕەزا ئەکبەری بە تۆمەتی سیخوڕی بۆ دەستگای هەواڵگری دەرەکی بەریتانیا سزای لە سێدارەدانی بۆ دەرکراوە و دادگای تێڵچوونەوە و دادگای باڵاش پاڵپشتی بڕیارەکان کردووە و پلەی کۆتایی وەرگرتووە. بەرەبانی ڕۆژی شەممە سەرەڕای هۆشداریەکانی یاریەکە لە ئەمریکا و بەریتانیا بۆ ڕاگررتنی سزاکەی دەسەڵاتدارانی ئێران عەلیڕەزا ئەکبەری خاوەنی ڕەگەزنامەی بەریتانی و ئێرانیان لە سێدارەدا. پێشتر جەیمز کلێڤەرلی وەزیری دەرەوەی بەریتانیا دەستگیرکردنی ئەکبەری بە هۆکاری سیاسی ناوبردووە و لا تویتێکدا داوای لە دەسەڵاتدارانی تاران کرد دەست بەجێ ئازادی بکەن. با پێی زانیاریەکان دروستبوونی پەیوەندی لە نێوان عەلیڕەزا ئەکبەری و هەواڵگری بەریتانیا دەگەڕێتەوە بۆ پەیوەندی ئەکبەری لەگەڵ باڵوێزخانەی وڵاتە لە تاران کاتێک ناوبرا و داوای پێدانی ڤیزا دەکات بۆ سەردانی بەریتانیا. ئەمەش کاراسانی بۆ دروستبوونی پەیوەندیەکانیان کردووە. با پێ و گرتە ڤیدۆیی کە ڕۆژی هەینی بڵاوکرایەوە عەلیڕەزا ئەکبەری دان بەوە دادەنێت کە زانیاری داوە بە دەستگای هەواڵگری دەرەکی بەریتانیا و با پێی زانیاریش دەستی لە تیرۆرکردنی موحسین فەخریزادە زانایە ئەتۆمی ئێراندا هەبووە. با پێی زانیاریە ڕاگەیەندراوەکان ئەکبەری لە بەرامبەر سیخوڕی و پێدانی زانیاریەکان با بەریتانیا بڕی 1,805,000 یۆرۆ و 265,000 جونەی ئیستەرلینی و 50,000 دۆلاری وەرگرتووە. عەلیڕەزا ئەکبەری بە یەکێک لە کەساتیە دیارەکانی ئێران لە بواری ئەمنی و بەرگریدا ناسراوە و چەند پۆستێکی گرنگیشی وەرگرتووە، لەوانەش یاریدەدەری وەزیری بەرگری بۆ کاروباری پەیوەندیەکانی دەرەوە، ڕاوێژکاری فەرماندەی هێزە دەریاییەکانی سوپای ئێران، یاریدەدەری کاروباری بەرگری و ئاسایش لە پەیمانگەی توێژینەوە استراتیژیەکانی سەر بە وەزارەتی بەرگری، وەها یاریدەدەری سەرۆکەی دامەزراوەی سەربازی کە سەرپەرشتی بڕیاری نێودوڵەتی ڕاگررتنی جەنگی نێوان عێراق و ئێرانی لە ئەستۆ بووە. بڵاوبوونەوەی دانپێدانانەکانی عەلیڕەزا ئەکبەری هاوکات بوو لەگەڵ بڵاوبوونەوەی تۆمارێکی دەنگی کە دەوترێت بۆ ناوبراو دەگەڕێتەوە. لە کاتی گفتوگۆ لەگەڵ خێزانەکەیدا لەو تۆمارە دەنگیەدا ئەکبەری دەڵێت لەژێر کاریگەری دەرمان و بەبەڵێنی ناڕاست بۆ ئازادکردنی دانپێدانانەکانیان لێوەرگرتووە و لە چەندین ستۆدیۆی جۆراوجۆر و پێشکەوتوو تۆمار کراون. ئەو دەڵێت بەر لە تۆمارکردنی دانپێدانانەکانی پێیان ڕاگەاندووە کە بە زووترین کات ئازاد دەکرێت. بەشێک لە چاودێران پێیان وایە ئێران بەمەبەست لە ساڵی 2010دا عەلیڕەزا ئەکبەری ئازاد کردووە و دواتر ڕووی کردووەتە بەریتانیا دوای دەستگیرکردنی بە تۆمەتی سیخوڕی بۆ وڵاتانی بیانی بە بەڵگەیەکیشی دادەنێن کە ئەکبەری هاوکاری ئێرانی کردووە لە گەاندنی زانیاری هەواڵگری هەڵا بە لەندەن. بەشێک لە گریمانەکانیش بۆوە دەچن کە تاوانبارکردنی عەلیڕەزا ئەکبەری تەڵەیەک بێت بۆ دوورخستنەوەی عەلی شەمخانی، ئامینداری گشتی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران کە تاکە بەرپرسی باڵای ریفۆرم خوازە و لە نێوان ساڵانی 1997 بۆ 2005 وەزیری بەرگری ئێران بووە و لەو کاتەدا عەلیڕەزا ئەکبەری جێگری بووە.